ڕاوێژکاری سەرچنار لە سلێمانی بۆ پشکنینی کۆرۆنا بۆ گەشتیاران کرایەوە. بری 600,000 دینار لە هەر گەشتیارێک وەردەگیرێت. بە بڕیاری وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان هەر گەشتیارێک بێتە کوردستان و لە کوردستان بچێتە دەرەوە دەبێت پشکنینی کۆرۆنا ئەنجام بدات. بەپێی بڕیارێک لە وەزارەتی تەندروستیەوە هەموو ئەو کەسانەی کە گەشت دەکەن لە مەودووە دەبێت بڕەپارەیەک وەربگیرێ بەرامبەر بە پشکنینەکە بۆیان دەکرێت کە سەفەر دەکەن بە وڵاتی دەرەوە. ئێمەش بە پێویستمان زانی کە ئەو لۆدەی یا ئەو قەرەباڵغی لەسەر عەلی ناجی هەیە ئێمە هەوڵبین چۆن دابەشی بکەین چکە ئێستا هاوڵاتیان کە گەشت دەکەن دەبێت پشکنین بکەن چکە بەپێی مەرجە بۆ بە مەرج بۆیە لەسەر ئەرکی چەند خێرخوازێک بەسپاسەوە بە بەڕێوەبەر و بەڕێوەبەری کاگێڕی نەخۆشخانەی سەرچنار کە بە هاوکاریوان و لەژێر سەرپەرشتیاری بەرز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەم بەشە نوێمان کردەوە کە وەکو بەشێکی ئیشتیشاری دەبێت بۆ ئەو کەسانەی کە گەشت دەکەن و دێن لێرە پشکنین دەکەن کە بڕەپارەیەک بە بڕی 600,000 لە هەموو گەشتیارێک وەردەگیرێت و پشکنینەکەی دەدرێتەوانە بەپێی ئەو ڕۆژەی کە یاخود ئەو بەروارەی کە سەفەرەکەی تێدا دەکات و بۆ ئەو کەسانش کە با بڵین بار هەڵگرن یاخود کرێکارن ئەوانە بڕی پارە 30,000یان لێ وەردەگیرێت. لە ئێستای ڕاوێژکاری سەرچنار لە ئەمڕۆ دەست دەکا بە ئیش بۆ ئەو کەسانی کە گەشت دەکەن بۆ ئەو کەسانی کە کێشەیشان هەبێ لێرە پزیشک دانیشتووە بە هەمان شێوە نەخۆشەکانە بینێ پۆڵێن ئەکرێ هەروەها نەخۆشەکانیش دابەشەکرێ بەسەر ئایا ئەم نەخۆشانە پێویستیان بە بینینی بە پێویست بە نەخۆشە بە شێوەیەک کە فحسەکان بە ئەنلیمیتد واتە بە دیاری نەکراوی چەند کەس بێ دکتۆر دیاری کات فحسەکان بکرێت لە ئێستا لە ڕووی زانستیەوە سەرجەم ئامادەکاریەکان کراوە جگە لەوەش لە چەند ڕۆژی داهاتوودا توانین بڵین تاقی کەنج فراوان دەکەین بۆ ئەو کەسانشی کە بۆ پێدانی پلازما بۆی زۆر چاوەڕێنەکە لە سنتەرەکانی ترا لە کەمترین ماوەیە نەتیجەکانیان فحسەکانیان بیرێتەوە. مەبەستمانەکە لێرە بکرێتەوە خزمەتی هاوڵاتیانە چونکە سنوورەکە زۆر فراوانە زەختێکی زۆر لەسەر عەلی ناجی ئەمەمانوێ مەسەن لێرە ئینیکەین وای لێ بکەین کە زیاتر خزمەتی ئەوانە بکەین کە سەردامانەکە ئەوانش کە سەفەرەکەن لێرە هەر پشکنیان لێرە بۆکرێت. بەشێک لە گەشتیارانی کۆماری ئیسلامی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ئەم بڕیاریان هیچ پێ باش نییە. ئەوان دەڵێن نرخەکە زۆرە بەڵام کوردانی دانیشتووی ئەوروپا بڕیارەکان پێ باشە. بۆ ئێمە کە ڕۆژهەڵاتین هەزینەکە گرانە 6,000 گرانە بۆ ئێمە بە خاتر فەقر و بەدبەختی ڕوومان کردوە سێرە لێرەشەوە بەم زەجرە خەریکن لە ئێمە پوڵە سێن و پاراسێنینەوەڵا بەدڵمان نییە. پێت باشە ئەم جۆرە پشکنینانەی کە هەیە ینی تۆ بۆ سەلامەتی خۆت لە نێو فڕۆ شتێکی باشە شتێکی باشە شتێکی زۆر باشە بەلامەوە. بوومی کارایی خەڵکی چ وڵاتێکی چی؟ خەڵکی چ وڵاتێکی وەرین فڕۆم نێپال هاتم لێرە کۆرۆنا پاسی هاتە. گەشتیار پێش ئەوەی گەشتەکەی ئەنجام بدات دەبێت پشکنینی کۆرۆنا ئەنجام بدات. لەم ڕاوێژکاریە لە سعات 8 بۆ 12 شەو پشکنین ئەنجام دەدرێ و 24 سعات دواتر ئەنجامەکە دەدرێتەوە بە گەشتیار بۆی لە فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان ڕێگەی پێ بدرێت گەشت ئەنجام بدات. ئاوەرالیگەری کوردستان سلێمانی.